دوای سەردانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ بەغدا هەندێک لێدوانی ئەرێنی لە حکوومەتی عێراقەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بیستران. بەڵام زۆربەی لایەنەکان ئەو لێدوانە ئەرێنیان کردە دەستکەوت بۆ خۆیان. بەڵام دوای دوو ڕۆژ لەو سەردانە بە موشەکی بالستی و درۆن وەڵامی ئەو سەردانە درایەوە و هاوڵاتیانی سڤیل لە هەولێر کرانە ئامانج. پرسیار ئەوەیە بۆچی لە کاتی دەستکەوتەکان و ئاسۆی چارەسەرکردنی کێشەکان دەردەکەون هەندێک کەس و لایەن خۆیان بە خاوەن دەزانن. ئەی ئەرچی حکوومەت هەرێمی کوردستان چییە؟ ئەی بۆچی لە کاتی دروستبوونی کێشە و قەیران حکوومەت تەنیا جێ هەڵدرێت و دەکەونەتانە و تەشەر بۆ سەر حکوومەت؟ ئەم پرسیارانە و چەندین پرسیاری تر ئاراستەی میوانەکانم. سیپان عەزیز ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی پارتی و بیستون فایق ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان دەکەین. بەخێر بێن. زۆر سپاس. کاک سیپان بە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. ئێوە ئێستا ئەندامی پەرلەمانی عێراقن لە فراکسیۆنی پارتی. بۆچی لە دەستکەوتەکانە خاوەنی زۆرە بەڵام لە قەیرانە خاوەنەکان کەمترە بنەوە؟ وڵێ بەناوی خۆی گەورە و دلۆڤان کاتتان باش و سپاساتنی کاکبستنی شەکەم. ئێمە ئەو دیاردەیە نوێ نییە. ئەگەر بیرمان بێت جەنابی کاکنی چیروان کە ئەو کات سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو بە شێوازێکی ڕاشکاونە لەگەڵ ڕاگەاندن باسی لەو بابەتە کرد کاتێک کە بابەتێک پرۆژەیەک سەر دەکەوێت هەمووان خۆیان دەکەن بە خاوەنی. بەڵام کاتێکیش کە تووشی کێشەیەک دەبێت هەمووان خۆیان لێبەری دەکەن و پەنج بۆ حکوومەت یانش بۆ تایبەت بۆ پارتی چونکە کە خاوەنی سەرۆکی حکوومەت بە لە زۆر بەم کابینانە درێژ دەکەن. بۆ نمونە مەوزوعی هەناردەکردنی نەوت بەسەر بەخۆخۆ هەمومان دەزانین لە پرۆسەی هەناردەکردنی نەوت کە بۆچی ئەم قەرارەی درا یعنی دەرهاوێشتەکانی چی بوون و لە کۆتاییشدا ڕاگررتنی پرۆسەکە کارەساتێکی ناوەتەوە. هەموو ئەوانە لە کاتێکدا بوو کە دەزانین بەشێکی زۆری ئامادەبووان لەگەڵ پارتی بەشدار بوون و پشگیری ئەم فکریان کرد بۆ سربەخۆ هەناردەکردنی نەوت. بە تایبەت برادرانمان لە یەکێتی هەر لە یەکەمین ڕۆژەوە مەرحوم مامجەلال پاڵپشتی لەم پرۆسەیە کردووە. بەڵام کاتێک تووشی کێشە بووین نرخی نەوت دابەزی یان چه سەردەمی شەڕی داعش لە ساڵی 2014 کە شکستێکی گەورە لە نرخی نەوت ڕوویدا یانیش لە ساڵی 2020 بەهۆی قەیرانی دەرهاوشتەکانی کۆڕۆنایەوە هەمووان خۆیان لێ بێبەری کرد. ئەمە یەکێکە لەو بەست لەوێت پارتی بەتەنیا مایەوە؟ زانی پارتی لە زۆربەی ئەو قۆناغانە بە تەنیا هەموو بارێکی حکوومەتی خستۆتە سەرشانی. ئەمە نزبیە بە نسبەت لایەنەکانی تر. باش جارێکە بووە لەوانەیە گۆڕان سەحبی کردبێت لە حکوومەت ئەوانی تر ما بنەوە جار هەبووە لەوانە یەکەتی چەند مانگ بایکوتی کردبێ هەندێک لایەنی تر ما بنەوە. یعنی هەر جارە معادلەکە بە شێوازێک بووە بەڵام هەمیشە بە شێوازێکی نالۆجیکی فشارەکان خڕانە سەر پارتی تاوانبار کرا لەو کاتێک کە کوردستان و ملەتی کورد زیاتر لە هەموو کات پێویستی بە یەکڕیزی و پاڵپشتی هەموو ئەحزابەکان هەبووە لەو کاتە پشتیان لە حکوومەتێک کردووە کە ئی ئەم میلەتەیە بۆ خزمەتکردنی ئەم ملەتە لە ئارادا. زۆر باشە بەڵام لایەنەکان کەش گلەیان لە پارتی هەیە. چۆن گلەی چی؟ بۆ نمونە ئەڵێن پارتی لەوانەیە تاکلایەن هەندێک جار بڕیار بدات. بۆ نمونە یان زۆر جار دەستکەوتەکان ئەڵێ من کردومە حیزبەکانی تر بەدەرەنێتن لەو دەستکەوتانە. لەوانەیە ئەوانش گلەیان لەو شتانە هەبێت. ئەگەر ئێمە دەبێت بزانین کامە پێشکامەیدا بۆ نمونە لە یەکەم سەردانیشاندی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغدا برادرانی یەکێتی بایکۆتی شاندەکەیان کرد. دواتر کە ڕێککەوتنێکی باشیان کرد شانازیشیان پێوە کرد. ئێمە ئێستا لەو حاڵەتەدا مافخۆمان هەیە بۆ نمونە دەڵێم من نامەوێت بچینە ڕابردوو و هەروەها ناشمەوێت ئەوەی کە لە ڕابردوودا ڕوودا دووبارە ببێتەوە. ئەو ژینگەی کە ئەمڕۆ هەیە تا ڕادەیەک باشترە لە پار لە چەند مانگی ڕابردوو با تێکی نەدەینەوە. ئەوە ئەمە باشتر دەتوانێت خزمەتی هەموو لایەن بیشمان نەچێت. بەڵام هەر باسی مشاهد ئەم چەند ڕۆژە زۆربیان خۆیان کردە خاوەن. من لە بەغدا بووم جەنابی کاکنی چیروان سەرۆکی هەرێمی کوردستان سەردانی بەغدای کرد. من بەردەوام ئاگادار بووم لە تیمی جەنابیان لە ماوەی سەردانەکەیدا دوو ڕۆژ باوەڕ بکەن یەک دەقە مەجالی نەبووە هەر لەم سەردانی ئەم حیزبە بۆ ئەو حیزبە هەمووشیان بە گەرمیەوە پێشوازیان لێ کرد و گفتوگۆکان زۆر ئیجابی بوون وەکو هەمان ئەو سەردانەی کە لە 15 سپتەمبەری 2023 جەنابی سەرۆک وەزیران و شاندەکەی کە کاقوبادیشی لەگەڵ بوو سەردانی بەغدایان کرد و ئەوانیش ماندوونە ناسانە لە 8 بەیانی تا نزیکەی 12 شەو بەس خەریکی کۆبوونەوە بوون بۆ ئەم نەتیجەی کە
لێ دەبینیم بۆیە ئەگەر دوێنێ دژایەتی ئەم مەرحەلەتان کردبن ناکرێت ئەمڕۆ کە نەتیجەی هەبوو خۆشتان لێ بکەن صاحبیان وەرن بە هەمومان بەیەکەوە لە تنگانەدا بەیەکەوە بین لە دەستکەوتیش بەیەکەوە بین چونکە لە نەتیجەدا ئەم میلەتە زەرمەند دەبێت لە نەهاتنی موچە لە بڕینی بوجە لە بێ بازاڕیدا نەک پارتیەک زەرمەند نەبێ یەکەتی زەرمەند ببێ یان گۆڕان زەرمەند هەموو تاکێک ئەمە میلەتێکە کەس ناپرسێ هەتا ئێستا خۆمان دەبینین نەبووە موچەی ئەوانەی سەر بە حیزبێکن بێت ئی سەر بە حیزبێکی تر نەیە ئەم موشەکانەی کەدن بۆ هەرێمی کوردستان ئەو درۆنانە کەدن نەیوتوە ڕێک ئەو کەسە بکوژەکە ئایا زۆر باشە پارتیە یان یەکەتیان هەر حەزبێکی ترواتە تا ڕوهێشێک بەیەکەوە دەسوتێنن زروفەکەش ئەوەمان لێ دەخۆت هەموو کەم تەرخەمیتان نەبووە بوو نمونە چۆن کەم تەرخەمیتان نەبووە لە دەسەڵاتە زانی ئەمە پرسیارە زۆر هەڵدەگری زۆر گشتیە یعنی ناکرێت جواب بدەنەوە خۆی هەموو شتێک ڕێژەیە ئەگەر ئێمە قەناعەتمان بە بابەتی ڕێژەی هەبێت ئەمە دەزانین کە باش هەیە باشتر هەیە باشترین هەیە خراپ هەیە خراپتر هەیە خراپترین هەیە زۆر باش ئیتر ئێمە پێمان وە بووە لە هیچ قۆناغێکدا بۆشاییمان دروست نەکردووە پشتمان لە مافەکانی ملت نەکردووە حکوومەتمان بەبێ صاحب بەجێ نەهێشتووە ئەگەر برادرانمان پشتیشیان لە حکوومەت کرد بێ ئێمە وەکو پارتی ملمانداوەتە بەر هەوڵماندا بە هەموو هێزێکمانەوە بۆشایی برادرانی تریش پڕ بکەینەوە ئەم میلەتە بەبێ کەس نەهێلی بەڵام ئەو بۆشاییە لەوانەیە لە ئەنجامی شتێکا دروست بێت دواتر دێمە لای بەڕێستان کاک بێستون جوبیستی قسەکانی کاکسەکان بوویت هەمان پرسە لە بەڕێستانەکەمەوە بۆچی لە دەستکەوتەکان خاوەنی زۆرە دەستکەوت بەڵام ناڵێم شکست بەڵام قەیران خاوەنی کەمە سڵاو بۆ بینرانی بەڕێز بۆ جەنابت بۆ کاکسەکانیش لە حقیقەتە پێکهاتەی سیاسی و هەیکەلی حکومڕانی لە هەرێمی کوردستان دۆخێکی تایبەتی ئەوتۆی هەبووە کە هیچ جارێک تقریبن لە دوای ئەو ماوانەی کە حکوومەتەکە یەکگرتوو بۆ جگە لە دوو کابینەیەکە هیچ لایەنێکی سیاسی نەیتوانیەوە بە تەنیا حکوومەت تشکیل بکات لە هەرێمی کوردستان یەکێتی و پارتی پێکێنەری سەرەکی زنجیرەیەک کابینە بوون دواتر کە گۆڕان دروست ئەبێ لە یەک دوو کابینەیە بەشداری ئەکا لە حکوومەتە بۆیە من قەناعەتم وایەوە ئەو بیئێشی کە ئیبینین واقعەکە ئەوەی لە کوردستانە هەیە لە ڕاستیە ئەگەر شتێک هەبێ هەموو ئەو هێزە سیاسیانی کە لە کابینەکەیان بێکەوە بەشدارن ئەگەر قەرارە دەستکەوتێک هەبێ ئەوی هەمویانە و ئەگەر شکستێکیش هەبێ ئەوەی هەمویانە بەپێی ئەو حەزمی کە هەیەە و بەپێی ئەو فترە زەمانیەشی کە بەشدارن مەسەلا ناکرێ من گۆڕان بخەمە بەرپرسیار لە حەدەسێک کە پێش تەسیسی ئەو پێش دروستبوونی ئەو لە 2009 لە حکوومەتە مثل ئەو هەبووە بەڵام پێکهاتەی کابینە وزاریەکانی حکوومەتی هەرێم لە ئێستا واقعی هەرێمی کوردستان بە جۆرێکە کە حکوومەتی ئیتیلافیە چەند لایەنێک دوو لایەن زیاتر لە هەرێمی کوردستان کە دوو لایەن ئەساسیەکەشمان هەیە و لایەنێکی تریشمان هەیە کە گۆڕانە ئەمانە بەیەکەوە بەرپرسن لە ڕاستیە ئەگەر قەرارە دەستکەوتێک هەبێ ئەمە هی هەمویانە و ئەگەر لە شوێنێکی شکستێک هەبێ کە زۆرە تەبعاً هەمومان نەزانین دۆخی وڵاتە چۆنە ئەوە هەمووان بێکەوە بەرپرسیارن ئەوە هەبووە ئەگەر لایەنێک لە حکوومەت هەبێ و لە ڕاستیە خۆی لە بەرپرسیارەتی بدزێتەوە بەلای منەوە هیچی لەوە کەمتر نییە کە لایەنەکەی ترەچی خۆی کا بە پاڵەوانی قەزەیە کە بردویانەتەوە بۆیە کۆمەڵی لایەن بێکەوە کە لە کابینەیەکی وزاریان لە ڕاستیە بەیەکەوە بەرپرسن لەو دەستکەوتانەی کە قەرارە هەبێ و بەرپرسیشن لەو شکستانی کە قەرارە هەبێ لەسەر مۆزوعی بەغاش ئەگەر ورتری بکەینەوە ئەمە ئەم پارەی ئەخیر کە هاتوو بابەتەکەش لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەوە بوو ئینسانە بێ وەکو خۆی ببینێت لە ڕاستیە پێشتر سەرۆکی حکوومەت تیمی وزاری کە لە یەکێتی و گۆڕان و لایەنەکان پێکهاتووە ڕۆشتون مەسەلەن سەرۆکی هەرێم ئەمجارە ئەوەی کاکسیپان باسی کرد ڕۆشتووە ئەوەی من پرسییم و ئاگام لێ بووە کاقوباد و کاک پاڤڵ تاڵەبانیش لەوێ زنجیرەیەک دیدار و چڕوپڕیان هەبووە نابێ ڕۆڵی مامۆسایان و ئەو تیمە گروپە ناڕازیانەشمان لەبەر چاو نەبێ کە چوونە بەغاو طبعاً هەرێکە بە پێی مەکانەتی خۆی هینی خۆی هەیە تو ناتوانێت بەڵام وا باشتر نییە بەڵام کاکوبان ئەگەر بچێتەمانەیەک لای بکات باشە بەڵام تۆ پێت وایە کۆمەڵێک مامۆسای ناڕازی لە سلێمانی و ئەچەن سوودانی ئەبینن ئەمە بۆ خۆی واقعی موچەخۆران و فەرمانبەران ناچێتە بەردەسی سوودانی مەسەلەن ئەگەر سوودانی وەرگین کە ڕێز وزەرایە یان ئەوەی کە لە شقامی کوردیا هەیە و دۆخی موچەخۆران بە جۆرێکە و دەیان پێیج و تەلەڤیزۆن و سایتی ئەم لاولامان هەیە بە زمانی عەرەبی کە خۆشیان متابعەکەن بۆ ئەمانەش نەگەیشتووە پێشچوونەکەی کاک نێچیروان بەرزانی و کاکەکانی تر بەڵام بەگشتی ئەوەی کە من لە هینی پارەکەی ئەوکو خۆی باسی کەم بڵێ کاک نێچیروان بەرزانی ڕۆڵی هەبووە کاک پاڤڵ تاڵەبانی ڕۆڵی هەبووە کاقوبا تاڵەبانی ڕۆڵی هەبووە جەماعەتی ناڕازیەکان دکتۆری سو ئەوان کە چوون لێش خەڵکیان بینن و مامۆساکانیش ئیشی حکوومەت لێرە چی بووە
پێک هاتی دۆخی کوردستان بە خۆ لە ڕاستیدا خۆی وەریگرین لە ڕاستیە ئەمە ئەبێ ئیشی حکوومەت بێ وانە خۆشت پەرلەمانتار بووی ئەو باشە زانی کە ئەمە ئیشی حکوومەتە بۆ منە مادام پارتی لە حکوومەتە مادام یەکێتی لە حکوومەتە مادام گۆڕان لە حکوومەتە دەبێ متفق بن لەسەر و شاندێک لە حکوومەت هەرێمی کوردستان بچێت نەک شاندی پارتی بەتەنیا بچێت شاندی یەکێتی بەتەنیا بچێت شاندی گۆڕانیش بەتەنیا بچێت ئێمە کاکوان خۆ دۆخی ئەم وڵاتە ئەزانی بەداخەوە خۆزگەوان نەبووایە ئێمە حکوومەتێکی موحدی یەگرتووی ئەوتۆمان هەبووە کە هەمومان شانازیمان پێوە بکردایە و تەمسیلی هەموو منتیقەکانی بکردایە بەڵام ئێستا هەرێمی کوردستان خاوەنی دوو زۆنە ڕاستی یەک حکوومەتمان هەیە یەک سەرۆکی حکوومەتمان هەیە بەڵام دوو زۆنی بەڕێوەبردنمان هەیە حکوومەتێک لەو دیو هەیە کە وازەحات چۆن بەڕێوە ئەبرێ حکوومەتێکی تریش لێرە هەیە بۆیە ئەو جاری کە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی چوون بۆ ئەوێ تەسیرەکەی وازەح بوو دیار بوو کە بە یەکگرتووی ڕۆشتن ئەم جارش بەجیا ڕۆشتون هەرێکیان لە شوێنێکەوە هەرێکیان لە مەکانەتێکەوە هەرێکیان لە سۆنگەیەکەوە ئیشان کردووە بۆیە ئەبێ وەکو خۆی واقعەکە ببینین ئەم جارە کە پارەکە هات من جارێک کاکووان با یەکشت پێ بڵێم هەر کەسێک پارە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان بێنێ بەلای منەوە جێگەی دەستخۆشیە هەر کەسێکی هێنێ بڕوا بکە بەلای منەوە گرنگ ئەو پارەیە گرنگ قوتی خەڵکە گرنگ دەستپێکردنەوەی مەکتەبە لەو سنوورانە بەڵام ئەبێ وەکو خۆی وەریگرتوازەی نیشان نادا کاکە چۆن پەرتەوازەی نییە کابرا سوودانی دانیشتووە 6 وەفدی جۆرا چێ بۆ لای چۆن پەرتەوازەی بێگومان پەرتەوازەیە بەڵام من نابێ ڕۆڵی مامۆسایانی ناڕازی کە لەوێ گروپیان چۆتە بەغا وەکو خۆی وەری نەگرم نابێ ڕۆڵی ئەم پەرلەمانتارە بەڕێزانە لە هەموو فراکسیۆنەکان وەرنەگرم نابێ ڕۆڵی مەسەلەن کۆمەڵی خەڵکی تریشەیە نابێ ڕۆڵی جەماعەتی یەکێتی کاک باڤڵ و کاقوباد وەرنەگرم نابێ ڕۆڵی مەسەلەن کاک نێچیروانی وەرنەگرم ئەمانە بەیەکەوە هەمویان توانیوانە لەوێ ئیش بکەن لەسەر ئەم مەسلەی ئەم پارەیە ئەمەش بەداخەوە واقعێکە وایە یعنی واقعێکە لە کوردستانە کە هەیە کەسمان بەدڵمان نییە بەڵام ئاو هایە پێکهاتی حکومڕانی لە هەرێمی کوردستان دابەشبوونی زۆنەکان لە هەرێمی کوردستان بەداخەوە یعنی ئەمە دۆخێکەوە بێ وەکو خۆی بگێڕینەوە زۆر باش کاکسیپان ئەو باسی کرد کە ئەوانی کە ڕۆڵیان هەبووە لە هێنانی موچە بۆ موچە بەشێکە لەو کێشانێکە حکوومەت هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالیا هەن ڕۆڵی حکوومەت چی بووە حکوومەت ئێوە لەوێ بوونە شاید حاڵ بوونە ئەو شاندانە داهاتنەوێت چیانە کرد بەڵێ من ڕۆلی ئەساسی حکوومەت وەکو تەرەفی معنی لەگەڵ حکوومەتی فدرالی حکوومەتی هەرێمی کوردستانە بگرە یەکێک لە کێشەکانی عێراق و هەرێمی کوردستان ئەوەیە شاندی حکوومەتی هەرێم دەچێتە بەغدا بالمقابل ئەحزابێکی تر دەچێت ئەمە ئیشی ئەحزاب نییە مادام ئێمە هەمومان لە پەرلەمانی کوردستان دەنگمان بەو کابینەیەدایە واتە ئەمە حکوومەتێکی یاسایی و دەستوری و قانونیە و نوێنەرایەتی هەموو میلەت دەکات لەم سۆنگەیەوە بۆیە ئێمە دەبێت هەمومان پاڵپشتی لەو وەفدە بکەین بۆ قبولتان کردووە ئەو لایەنانە بە تەنیا بچن ئەمە کێشەیەکە لێرە لە عێراق ئێوە لەگەڵ یەکێتی هاوپەیمانن لەگەڵ گۆڕان هاوپەیمانن حکوومەتتان پێکەوە پێکەیناوە بۆ منە پێیان بڵێن کاکە بە نوێنەراتی حەزب مەچوون با پارتیش خۆی یەک نوێنەری خۆی نێنێری پێی وتراوە یعنی لە حساسترین کات کە حکوومەت بڕیاریدا شان دەکەی بێتە بەغدا پێشتری ئاماژەم پێدا وەزیرانی یەکەتی سەحبیان کردەوە لەو شاندە نەهاتن ئەمە بالمقابل لانی حزبی و یان کاک پاڤل یان کاک بەڕێزانی تری حزبی یەکێتی داهاتن سەردانی بەغدان دەکرد و لەگەلایەنەکان کۆدەبووە ئەمە لە ڕوانگەی یاساییەوە وەکو ئیشارەتم پێدا حکوومەتی هەرێمی کوردستان هەم جەهەتی معنیە هەم دەزانێت ڕێک کێشەکە لەکوێدە هەم دەزانێت چی پێویستە هەم دەزانێت چۆن دەکرێ مادام ئێمە لە پەرلەمانی کوردستان ئەو ئەحزابانە بە خودی یەکەتیشەوە دەنگی بە حکوومەتەیدا و بەشدارە و پشکێکی گەورەتر لە حەجمی خۆی تێدا هەیە دەبێت پاڵبشتی لەو حکوومەتە بکە هەمومان یەک قسەمانە بێ ئەمە شاندی فەرمی ئێمەیە باوەڕپێکراوی ئێمەیە هەموو دەسەڵاتێکەیە بەڵێ ئەو کارانە کردوێنی ئەو کارانەی بۆن ئەو دەستکەوتانەی کە هەبوونە تا ئێستا چێ کردوێتی کامە دەستکەوت بوون هەر دەستکەوتێکە بێ بۆن منە هێنانی موچە بێ هەر شتێک بێ لەمەوە ئەم 4 ساڵی ڕابردووە خۆی ئایا ئەم ئەحزابانە هێناویانە ئایا ئەو شاندانەی کە بە تەنیا چوونە یان حکوومەتی هەرێمی کوردستان جەهەتی معنیە جێبەجێکاری ڕئیسیە با ئەمە نمونەیەک بێنینەوە لە ساڵی 2021دا بۆ ئامادەکردنی موازنەی 21 عێراق لە ئەنجومەنی وەزیران و جەنابی کاک مەسرۆر وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڕیاریدا سەرۆکی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان و نوێنەری حکوومەت کاک قوباد بێ و بە هەموو دەسەڵاتێکەوە چوو بەغا بەڵێ ئەو بووانە
بە هەموو دەساڵاتێکەوە چوو بەڵێ. اتفاقی کرد لەسەر 400,000 بەرمینە و لەسەر داهاتی ناناوخۆی داهاتی نانەوتی و ناوخۆی غیرە داهاتەکان و ئەو حەسەیەش کە بوو کورد لە موازنەکەدا جێبەجێ دەکرێت زۆر باشە. ئەمە جیاوازیەکی زۆری هەبوو لەوەی کە لە ساڵی 2023دا کە برادرانی یەکێتی پشتیان لە شاندەکە کرد پشتیان لە داواکاری حکوومەت کرد بەداخەوە کە ناچارم ئەمە بڵێم من لە ناو دڵی حادسەکاندا بووم لە بەغدا لە کاتێکدا کە موازنەی ئتحادیمان تەسوید دەکرد بە دوسێ شەوێک سێ شەو چوار شەو لە پارلەمان لە هەر لە جەلسەدا بووین بەشێکی فراکسیۆنە کوردیەکان هیچ جۆرە دیفاعێکیان لەو ڕێکەوتنە نەکرد کە حکوومەتی هەرێم و حکوومەتی فەدرالی کردبووان بالمقابل داواکاری بۆ نمونەیە بەڵێ بۆ نمونەیەک بێنمەوە بۆەوە قبولەکەن قبول نەکەین چی بکەین یاسایەک دەبێ هەبێ دەبێ شعوری ئاسایشی نیشتیمانی هەبێ مەساڵحی نیشتیمانی هەبێ هیچ کات لێ نەگەڕێن خاڵە هێلی سوور تێ بپەڕێندرێت ئەیتر تو منافسەیەکی حەزبیت لەگەڵ پارتی هەیە یان تو منافسەیەکی حەزبی لەگەڵ هەر حیزبێکی تر هەیە بەمانە ناگەینی تەڕوهشک بەیەکەوە بسووتنی و هەموو هێلێک تێ ببەزینی بۆ زەرەردان لەم حیزبە دوبارەشی بکەمەوە چکە پێم گوتم ئەوانش گلەیان هەیە فراغی کە دروستە بێ کێشەیەک هەیە وەکوتم گوتم ئەوانش گلەیان لە پارتی هەیە کە دەستکەوتێک ئەبێت بۆ هەرێمی کوردستانە پارتی خۆی بەخاوە نەزانێتی و من کردومە خزانی ئەم گلەیە بۆ نمونە من وتم لە کاتێکدا کە برادێک بۆ منە بڵند ئەم دەستکەوتە هی پارتی و یەکێتی و گۆڕانە بۆ نمونە ئەگەر بەشدار بن ئەگەر بەشدار بن بۆشایی دروست نەکەن بە هەم لە نەخۆشیدا پشت لە حکوومەت نەکەن لە خۆشیدا مافی خۆیانە بەڵێ بەڵی چۆنە ئێوە نمونەم بۆ هێنایەوە نمونە یەکەم شاندی حکوومەت یەکێتی پاشەکشەی کرد چەند جوانتر دەبوو شاندی حکوومەت هات بە سەرۆکی شاندەکە بەڕێز ئاواتی شێخ جەنابە گۆڕانە ئەندامێکی شاندەکە دکتۆر ئومێد سەباحە پارتیە ئەندامێکی شاندەکە یەکێتی بوو ئەندامێکی شاندەکە حزبی سۆسیالیست بوو یعنی هەموو ئەمانە بەیەکەوە زۆر جوانتر بوون بەڵام شاندەکە کۆلی نەدا و ئەوەی لەسەر لە توانایدا بوو کرد بوو ماندیبوونەکە زیاتر بوو لە جیاتی 5 کۆبوونەوە لەوانەیە 10 کۆبوونەوەیان کرد بێ لە جیاتی سەعاتێک کۆبوونەوە لەوانە چەند سەعات کۆبوونەوەیان کرد بێ تا بتوانن ئەو بۆشاییە پڕ بکەنەوە کە ملەتی کورد تێدای زەرمەند زۆر باشە کاکسیپان من بەوەزوعیکە بوو بەر لەوەی بیشتە لای کاک بێسون پێ بڵێم باوەڕ دەکەی لە جەلسەی هەلبژاردننی ببوورە لە دەنگدان لەسەر موازنەی ئتحادی لە کاتێکدا موچە کێشە بوو موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان پەرلەمانتاری کورد هەبوو هیچ پاڵپشتیەکی لە موچە نەکرد بوو کەچی شەڕی بۆ دە لە سەدای پاشەکەوت دەکرد چێ بوو؟ پێویست ناکەمەوە شتەکان ڕوون و ئاشکرا خۆ بەس من لە پارلەمان نەبووم یعنی من ئەمە بۆ خەڵک دەڵێم کە بۆچی ئەگەر ئێمە سەرێتی بێ یان پارتی بێ یان ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان لایەنی سەرەکی داکۆکیکردن لەو ڕێکەوتنەوەی کە حکوومەتەکان کردووە بۆ مێژوش دەیڵێم پەرلەمانتار هەبوو لە یەکگرت کەسیان لێرە نین بۆ مێژوش با لێرەوە بڵێم پەرلەمانت بەشێکی زۆری پەرلەمانتارانی یەکگرتو کۆماڵ کە کۆماڵ بەس کاکسۆرانە بەڵام یەک نەفەر بوون لە حکوومەتی هەرێمیشدان نین لە هەرێم ئۆپۆزیسیۆنن بەڵام لە بەغدا دیفاعیان لە ڕێکەوتنی حکومی دەکرد بەڵاممانەکانی ئێمە لە بەغدا پشتیان لە ئێمە کرد لەو قۆناغەدا بەڵێ بەڵێ باش ئەمەی بوو نمونە هێنەوە باشە کاک بێستون بڵێ بۆچی ئەوەی کاکسیپان دەڵێتن دەڵێ لە زۆربەی قۆناغەکان پشتمان تێدەکەن لە ئازانی پەیوەندی ڕەنگە بە دۆخی ناوخۆی هەرێمی کوردستانی شەوە هەبێت لێرە پارتی حکومڕانی یەکەمە هێزی یەکەمە بەشی زۆری جونبە ئەساسیەکانی دەسەڵاتی بەدەستەوەیە هێزە سیاسیەکان لە واقع ئەوەی ئەیبینن خۆیان بە مەغدورە زانن لە سەردەستی پارتی دیموکراتی کوردستان مەسەلەن یەکێتی ئەڵە کاکە من دەسەڵاتم کەمە لە کوردستانە وەزیرەکانم دەسەڵاتیان نییە مەرکزێتێکی توند هەیە لە ناو حکوومەتە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئەمە میدیایەکێتی باسێکە وینەکان باسێکن بجۆرێک لە جۆرەکان غەدر بەرامبەر بە منطقە سنووری دەسەڵاتی ئێمە ئەکرێ واقعی سیاسی و جوغرافی و ئەو دابشکاریکە لە کوردستان هەیە وەکو خۆی ناخوێنرێتەوە ئەمە گلەی ئەو هێزانەیە دەبوو خۆیان جواب دەنەوە بەڕاستی گۆڕانیش هەمان تێبینی هەیە گۆڕان ئەسڵان لە دەورەی پێشوا لە سەردەستی پارتی لە حکوومەت دەرکرایە دەرەوە بێگومان ئێستا ئەگەر جۆرێک ئێستا هاوبەشن بەرحاڵ ئەمە
من بۆ خۆم لەسەر ئەو قسەی کاکسیپان پێم وایە هەر پەرلەمانتارێکی کورد کە ئەچێتە بەغا وڵا عیبە یانی دیفاع لەسەر مەسلەی موچە و ئەوانە دیفاع لەسەر خەڵکی کوردستان نەکایانی ئەمە عیبێ یەک تێبینی لە قسەکانت بەڵێ ڕاستە مەعیبەیەکی گەورەیە دیفاع لە موچە خەڵک نەکرێت بەڵام بابەتی کە جەناب دیشارەت پێدا پارتی گۆڕانی دەرکرد ئەم بابەتە هۆکاری سەرەکی ئەوە بوو کە یوسف محەممەد سەرۆکی پارلەمان بە دەنگەکانی پارتی بە اتفاقێک بووە سەرۆکی پارلەمان و پێشێلی کرد هۆکارەکە ڕێککەوتنەکە هەلوەشانی ئەندامی پەرلەمان ڕێککەوتنەکە هەڵوەشاوە هیچ شتێک لە وڵاتە ناکاتە ئەوەی تۆ سەرۆکی پەرلەمان دەرکەیت بەڵام قابلی ئەوە نیە چۆن لە بە زورینەی پارلەمان بوو بە سەرۆکی پارلەمان بە زورینەی سەرۆک پارلەمان لەمانکە بۆ لە بەغا ئێوە خۆتان بە زۆرینە و کەمینە سەرۆکی پەرلەمان لە ئابرێ ێ باشە بە هەمان زۆرینە و کەمینە لە پەرلەمانەشی سەر ئەوانە خەڵک ماندووە کاکسپان بەڵام یعنی ئەمانە کۆمەڵێک بابەتن لە ڕابردووە لە نێوان ئەم هێزە سیاسیانەیە ڕوویان داوە بێگومان کاریگەریەکانی ئێستش لە هینەکانە هەیە چۆن نییە هیچ هەموو تاییدی هەموو قسەکانی جەنابت دەکەم بەڵام هیچ شتێک مبرر نییە بۆ ئەوەی لە بەرامبەر بڕینی موچە و بووجە و ئەم غەدرە گەورە و درۆن و موشک و نازانچی کەربەر ملەوتە بکەوێ بێدەنگ ببێ ڕاستە بەڵام هەرچی دکتۆریسفێنە لە بەرەو ڕەفیق مەدوایانە لە دیفاعالە کردوم هیچ شتێکیش ناکاتە ئەوەی هیچ شتێک لە نظامی سیاسیان ناکاتە ئەوەی تۆ بە سەرۆکی پەرلەمان زۆر باشە نەیتوانی سەر کوردستان لە شەخص زانی ئەندامی یەکشت بە وازەحانە بڵین ئەزمموی هەرێمی کوردستان پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان لە کەسێک گرنگترە ئێمە ئەستا لە بەغا چۆن دەرکرات زۆر باش لە پەرلەمان دوورخرایەوە طریقەی وانە بوو بەڵام لە کوردستانە نەئەکرا طریقەیەکی هاوشێوە باسی ڕووداوێکی 6 ساکەین بەڵام من پێم وایە هەم لە بارەی موچەشەوە هەمیش لە بارەی پارلەمانیشەوە کوردستان لە بارودۆخێکی زۆر هەستیاردا بوو ئەزمموی کوردستان ئەوەی کە ئێستا هەیە بە هەموو کەم و کورتیەکانیشەوە 182,000 ئەنفال و 10,000 شەهیدی بۆداوە کارەساتێکی گەورە بکرێتە قوربانی کەسێکی وەکو یوسف محەممەد نێگەرن ئەو سەرۆک وەکو شەخص بۆ ڕاستکردنەوە بەس بۆ ڕاستکردنەوەیەک وەکو شخص بەس بۆ ئەم تێبیکردن ئەی بڕم بەس بۆ ڕاستکردنەوە هەموو ڕخنەیەک لە بەرنامەکەی منەڕوە بەڵام تشکیل بۆ ئەمە بەغەلەت نەچێت وەکو شخص من یوسف محەممەد ناناسم ڕێزیشم بۆ هەیە هاوڵاتیەکی ئەم وڵات هەیە بەڵام من وەکو ئەزمموی سەرۆکاتی پارلەمان من وەکو ڕۆخس ئەی ناسم گەڵێکی بەتوانە من باسی گەشت غەدر بوو وەرگیرێ ئەوە کاکبێستون سەر بابەتەکەی خۆمان ئەم چوونە بەغدایە بەم پەرتەوازەیە هیچمان دەست حەز لەم هینەیە ناوەڵا ئەسڵەن من لەگەڵ ئەوە نەبووم کە لە بابەتەکەی ینی لە بابەتی بەرنامەکە بچینە دەرەوە ئەسڵەن هەتا باسشم لەوکە نابیناش شخص بێنرێتن لێرەوە چوونی بەغدا بۆ نمونە لەولایەکێتی لەولا پارتیەتی لەولا با بڵێن نەوەی لەولای مامۆستای ناڕازیەتی لەولای نازانم چیەچێت کورد دەتوانێت چی بەدەست بێنێ بەم شێوەیە ئێمە خراپە ئێمە لە سەرەتاوە باسمان کرد بریا ئێمە حکوومەتێکی موحەدی تۆکمەی پاڵپشتیکراوی گەل پاڵپشتیکراوی هەموو لایەنە سیاسەکان پاڵپشتیکراوی ئێمەمانانی لە دەرەوەی دەسەڵات و معارەزە و هەمووی هەبوایە بێکەوە هەمووان پشتگیریمان بکردایە بەڵام بەداخەوە ئەوە واقعەکە لە هەرێمی کوردستان ئێمە خاوەنی دوو ئیدارەین خاوەنی حکوومەتێکی موحەد نییە دەسەڵاتەکانی لە هەموو شوێنێ وەکو یەک بێ طبعا وا دروستە بێ لەم لا وەفدێک ئەچێ ئەوەشمان لەبیر نەچێ ئێمە حکوومەتێکی هەڵبژێردراومان هەیەوەی کاکسیپان فەرمووی لە پەرلەمانەوە ناوەکەی حکوومەتەوە وەکو موئەسسە بەڵام لە پشتی حکوومەتەوە ئێمە هێزی گەورەی دەستڕۆیشتومان هەیە ئێمە پارتیمان هەیە لە حکوومەت بەقۆترە یەکێتیشمان هەیە لە حکوومەت بەقۆترە ئەمە واقعەکە لە کوردستانە 100 جار خۆزگەوانە بووە بەڵام ئەمانە قوتیان هەیە تا ئێستا خۆیان لە سەروی حکوومەتەوە ئەبینن و لە سەروی حکوومەتی شەوەن وایە یعنی بەداخەوە باش بۆیە ئەمانە کاتێک عفوم کە کاکسیپان کاتێک کە تۆ حزبی بە قۆترت لە پەرلەمان لە حکوومەت هەبێ بێگومان ڕۆڵی حزب لەوێ ڕۆڵێکی فرامۆشکراو نییە حزب لەوێ دێتە پێشەوە شانبەشانی حکوومەت دەسەکا بە ئیش شانبەشانی حکوومەت دەسەکا بە مفەوەزات شانبەشانی حکوومەت خۆوەفدەکانی تر پێشتر چوون مەسەلەن
وەفدەکانی تر حکوومەت وەفدێکی لە بەغانە بوو کاکسیمان وەزارەتەکان هاتن بەڵام تا وەفدێکی پارتی کاگنێچیروان کە جێگری سەرۆکی پارتیە لەوێ نەبوو تا وەفدێکی تر یەکێتی کاقوباد و کاکپاڤڵ و ئەوانە لەوێ نەبوون ئیشەکە لە پشتی حکوومەتەوە تەکانێکی تری پێ سەرۆکی هەرێم سەرۆکی هەرێم بەڵام موقعەکەی موقعێکی حزبیە بڕاب خۆشی هەرێمی یاسایی و دەستوریە هاتوون بەشداری لە پرسەی شەهیدی میحراب بکەمار لە وەکو سەرۆکی هەرێم بەشدار بووە بەڵام ئەوەی کە هەیە حکوومەت ئیشی بۆ نەکردووە هینی ئەوەی موچەیە ئەو کێشانێکە لەگەڵ بەغدا هەن ئیشی کردووە حکوومەت ناتوانم بڵێم حکوومەت ئیشی نەکردووە حکوومەت پێشتر وەفدی نار وەفدێکی حکوومەت ئەو شاندا کرد کات چوونە بەغدا باشە گوتم بەس پێم لە چەند جار چوونە وڵای گوتی کۆڤان ناتوانم بیژمێرم کاکە حکوومەت ئیشی کردووە بەڵام باسی ئەوەی وەفدەکانی حکوومەت با بەیەک دەرجا ببەمەوە بۆ نمونە فەرمانگەی هەماهەنگوو بەدوا داچوون دێگوت زیاتر لە 100 کێشەمان بەس لە فەرمانگەی ئێمە هەیە کاکە فەرمانگە لەکی ئەتوانێت پێ موچە بێنێ نه باسی کێشەکانی کرد بۆ نمونە دەیگوت لە کوشتتوکال نازانم 20 کێشەمان لەگەڵ بەغدا هەیە لە پیشەسازی دەیگوت نازانم 15 کێشەمان لەگەڵی هەیە لە تەندروستی هەروە لە ناوەخۆ هەروە یعنی دەیگوت بەردەوام وەزیرەکانمانە چنەوێ گفتوگۆکەن سەبەر بەو کێشانە و چارەسەریان بکەن باشە لە نەتیجە بەڵام ئایا بە سەردانی یەک شاند یەک جار یەک سەردانەکانی ئەوانیش ناکرێت لە ببینی بکەینانی من بیان سڕمەوە بڵێم ئەوانیشی شڕۆڵیان نەبوو بەڵام واضحە حکوومەتی عراقی من لە یەک دوو میدیای عراقیش کەوتە بەرچاو مەزانی ئەوە کاکسیپان لە بەغای و خۆی بە ئەو هینە بکە ئەڵێن ئەو وەفدانەی کە لە هەرێمی کوردستانەوە دێن دەسەڵاتیان نییە وەفدەکان کە لە ئاستی وەزارەت و هینی وەزارەتەکانان دەسەڵاتیان نییە و هینیش سەلماندی واقعەکەش سەلماندی جاری پێشوو جێگری سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت کە چوونە بەغدا یەکسەر چەند مانگێک موچەیان هێنا و بە قەرزەکە هین کرا ئەم جارەش هەروەها بۆیە دەرکەوت کە وەفدەکان کە ئاسەکەی بەرزترە بێگومان فەرقی هەیە لەگەڵ وەفدە و زاریەکان وەفدە و زاریەکان یان تەفویزیان نییە دەسەڵاتیان پێ نەبووە یان لەلایەن حکوومەتی عراقەوە چوزانم بە جۆرێک لە جۆرەکان بەرحاڵ دەرکەوت کە ئاستی وەفدەکان کە گەورەترە لە ئاستی حکوومەت و مەکانەتی حزبیشیان هەیە بێگومان گوێ لێ گیراوترن لەوانی تر زۆر باشە کاکسیپان دەگەڕێمەوە سەر ئەو پرسیارم هی حکوومەت حکوومەت هەرێمی کوردستان دووبارەیە کە وەڵامێکی دروستم دەست نەکەوت چی کردووە لە بەغدایە حکوومەتی لەماوە ئەم سەردانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان دوای تابع ناچمەوە مێژووی دەست بە کاربوونی ئەم کابینەیە لە بەغا بەڵام ئەو نەتیجەی ئەو سەردانانەی کە ئەم شاندانەی کە حکوومەت کە کردی هەندەیان جار و سەدان جار ڕێککەوتنێکی تۆکمەی زۆر باشیان لەگەڵ حکوومەتی فدرالی ئەنجامدا ئەو ڕێککەوتنە من زۆر بە باشی دیڕاسەم کردووە ڕێککەوتنێکی زۆر سەرکەوت و باش بوو ئەم ڕێککەوتنە هاتە پەرلەمان لە ئەنجومەنی وەزیران پەسەند کرا هاتە پەرلەمان و بەگە غەڵەت نەبوو مانگی سەی ساڵی ڕابردوو بوو لەوێدا گۆڕانکاری زۆر تێدا کران یعنی باوەڕ بکە سەروی 90 لە سەدای گۆڕدرا بە پلان بە بەرنامج بە معلومات ئەمە دەیڵێم نەک تەحلیلە بە پلان کاری تێدا بوو بەڵێ دەستی ناوخۆی چی تێدا بوو ئەو ڕۆژەی کە ئەم وەرەقەیەکی ئەوەیان هینا بوو یان ئەمە بەدیلی اتفاقی حکوومیە ئێمە وتمانکاکێ اتفاقی حکوومی وەکو جەنابتان دەڵێن 100 کۆبوونەوەی شاندەکان لەسەر کراوە کێ وەزیری ناوتە وەزیری پلاندانانە وەزیری داراییە هەموو ئەوانەی کە مختصن لە بارە هەرێکە و لە بواری خۆی معنیە بە هەمان شێوەش لە عێراق بە سەدان کۆبوونەوە تاکو توانیان دووسێ لاپەڕە بنووسن بۆ ڕێککەوتنی هەولێر و بەغدا یان مادەکانی پێوەست بە هەولێر و بەغدا بڵێ دەستێک لە پشتەوە هەیە ئەوێت حکوومەتی هەرێمی کوردستان لاواز بکات با شەرحکەم وەڵامی ئەو پرسیارەشە دەمەوە ئەم ڕێککەوتنەکە کرا هاتە بەغدا لە خلالی یەک ڕۆژدا دووسێ پەرلەمانتاری شۆڤێنی کە ئێمە لە بەغداین دەیان بینین کە دیجی هەر شتێکن لە دیجی کوردستان بە هەموو شێوازی لە دیجی ملەتی کوردیشن دووسەیەکن من باسیەمان ناکەم بە پەلە وەرەقەیەکیان ئامادە هێنایان ئەمساڵی وەکو یوسف کلابی ئەوانە بۆ ناویشیان بینم چکە سنووریان بەزاندووە لە حەقبوونیان وەرەقەیەکیان هینە لێژنەی مالی کە خستیانە دەنگدانەوە برادری یەکێتیش لەگەڵ یان دەنگیدا بەڵام جەمال کۆچەرێکی یەکگرتو چووە بەڵێ من ئەوە گێڕانەوەی مێژووە خۆ ئەمە من بەتەنیا نازانم فەرمونون ڤیددیو هەیە بەڵگە هەیە تەوقیعی
سەرۆک فراکسیۆنی یەکێتی هەیە لەسەر وەرەقەکە دکتۆرە نەرمین معروف کە نوێنەری یەکێتیە لە لێژنەکە خۆی بە زمانی خۆی وت ئێمە لەگەڵ وەرەقەیەدا چونکە وڵا باسی پاشەکەوت کرا هەموو شتێک تێکدرا کاک بێستون ئەو لایەنانی دیکە ئەنوێ برادرانی پارتی تاکسیفان ئەوان معدل گومانیان هەیە کاکە هەموو شتێک گومان و بێستون ئەمە پرسیاری جەنابتم جواب نەدا ئەوەی دووەم دێمەوە سەر ئەو بابەتش بەڵام گومانیان لە هەمووی پیان وایە معدل دەستێکی تایەوێشەکانی ئەخراوە مەبەستی لەوەیە بۆ نمونە ئەڵێ حکوومەتەکان ڕێککەوتون حکوومەتەکە چێ یەکێتی پارتی گۆڕان ئەڵێت چۆنە بێ بۆ نمونە بچن ڕێککەوتنێک بکەن لە کاتێکدا هەر هەمان حزب بێتن دژی بوەستێتەوە نابێ ئەگەر ڕێککەوتن حکوومەتەوە بەیەکەوە بیکەن ئەبێ هەمویان پشگیری بکەن یان چوزانم ئەوە بۆ خۆی لە بنەمایە پێچەوانی ئەو ئیتیلافی دروستکردن و تشکیلکردنی حکوومەتەیە کە هەموو هێزەکان قرارە بەیەکەوە تیابن یعنی هێزێک لە حکوومەتا بێ هەر کەسێک بێ لە هەر شوێنێک بێ قرار وایە ئیتر یعنی هاوشێوەی هێزەکانی تر لە ڕێڕەوی ئەو هینی کابینەیە بڕوا لە ڕاستیە بڵێ یانە بێ بەشدار بێیان بچێتە دەرەوە من بە ویژدانەوە قسە دەکەم با ڕاست دەڵێم ڕاست بە چەپ دەڵێم چەپ بۆ من فەرقی دکتۆرە نەرمین معروف و جەمال کۆچەر نییە کە من باسم کرد یەکێکیان چوو دەرێ لەگەڵ سنیەکان و پارتیەکان کە لەو لێژنەیەدا بوون یەکێکیان لەگەڵ ئەو شیعانێک کە وەرەقە بەدیلی حکوومەت بوو ڕێککەوتنی حکوومەت بوو تەوقیعی کرد من شارەزای ئابووریم چەند ساڵ مامۆستای زانکۆ بووم دیڕاستەی زۆر باشی ئەو موازنەشم کردووە بەڵام ئینجاش من وەرەقەی حکومی پێ لە فکرێ خۆم پەسەندترە دەزانی بۆ چکە سەدان کۆبوونەوەی لەسەر کراوە سەدان دیڕاستە کراوە زۆر باش ئەهەمشی ئەوەیە دەستوری بێ یاسایی بێ قابلی تەطبیق بێ من بین فکرێک بڵێم ئەی قابقەگەر قابلی زۆر باش هەر خەڵکی کوردستان موچەخۆران بەیەکەوە چاوی لەدەست سەردەستی ئێوەی پەرلەمانتاران و ئەو وەفدوشتانەیە کە بەیەکەوە لەوێ ئیتر بەیەکەوە ئەیکەن بەجیا ئەیکەن نەتیجەکە ئەوەیە شتێک بۆ خەڵک بێنەوە وەکو پەرلەمانتاران و نوێنەرانی کورد لە بەغدا پێویستیمان بە شتێک هەیە ئەحزابە سیاسیەکان ڕاگەیاندنەکان هەندێک خەڵک بۆ ئەمسلی واقعەکە بزانن کە کێ سەبەبی بڕینی ئەم بودجەیە لە کاتێکدا کەسانێک لە بەغدا بە عەمدەن و بە پلان کە بۆم شەرحکردن چۆن لە موازنەدا گۆڕانکاریان کرد کە ئەم میلەتە بێ بکرێ بێ بودجە بکرێ بەڵام من بم لێرە بڵێم وڵا خەتای حکوومەتی هەرێمە و خەتای بەغدانیە ئێمە شۆڤینیەکان زیاتر هەندەدات دەبێت پاڵپشتی ئێمە بن یەک دەنگ بین یەک ڕەنگ لەسەر ئەو مۆزوعە بۆ هەرێمی کوردستان بەدەستکەوتی پارتی و یەکێتی و گۆڕانی زانن ئەگەر لە گەرمان بن تا دووە هەناسە بەڵێ بوونە بەڵێ بوونە ئەگەر لە نەخۆشیە گەرم لەوە هەیە لەو مەرحەلی لەگەڵتان نەبووم دواتر لەگەڵتان نەبووم ئێستا ئێمە هاتنی کاک قوباد و برادرانی یەکێتی لەگەڵ جەنابی کاک مەسرور لە 15 سپتەمبەر بە بەرز دەنرخێنین و ئێمە لە بەغدا نوێنەرانی کورد بە تایبەتی پارتی و یەکێتی زۆر دڵخۆش بوون کە بینیمان بەیەکەوە هاتوون و خۆزگە پێشتری جوابە هیوادارین داهاتوش هەروە بێ هەندێک شت کاکۆڤە هەندێک شت نەتەوەیە هەندێک شت چارەنووسازە هەندێک شت حیزبی نییە حکومیش نییە بۆ نمونە موچە و بژێوی مناڵێک بۆ نمونە ئەو موشەکەی کە لە هەولێر درا مناڵێکی یەک ساڵی شەید بوو ئەمە بابەتێکی حەزبی نییە دەبێت هەمومان یەک دەنگ بین من یەک نمونە بۆیت یەک نمونە حەزەکەم من یەک نمونە باسەکەم لە بەرواری هەفتی 12 ساڵی ڕابردوو حزبی حەماس چەکدارانی حەماس هێرشیان کردە سەر تەلەڤیڤ و ئەم شەڕای بەدواوە هات بالمقابل کە هێرش کراوە سەر غەزە دەیان هزار شەهیدی لێکەوتەوە یەک نەفەرمان نەدیت لە فڵستین لە غەزە بێت بڵێ خەتای حەماس بوو ئەگەر هجومی نەکرد بە تووشیا و ماڵوێرانیانە دەبوو زۆر باش چونکە ئەوان هەمویان متەفقن دوژمنێک دژمنیانە ئێمە کێشەمان لەوەدا هەیە ئەمە دەبێت ئێمە کێشەمان لەوەدا هەیە هێشتا ئێمە متەفقنین کە ئەوانەی بودجەی ئێمە دەبڕن دژمنی ئێمە زەرەری ئێمەیان دەبێت ئەمە مۆزوعانە یەکلای بکرێتەوە دێمە لای بەڕێستان لە شکست نا با بڵێن لە قەیرانە هەمویان ملدەدەنەوە بەرپرسیارەتیە من با دیمەنەکەوەکو خۆی باس بکەم نوێنەری ئەو لایەنە سیاسیانە هەمویان لێرە نین من با باسی کەم واقع ئەوەی ئەیبینم دوو لایەنەیە من پێم وایە ئەم حکوومەتە ئەم ئیتیلافە کە طبعا لە نظامی سیاسی وەکو جەستەی ئینسان هیچ نظامێک لە هیچ نظامێکی تر ناچێت تۆ ناتوانانی بڵێ نظامێکی سیاسی لە فڵان وڵاتی ئەوروپی یان غەربی یان کوێ هەیە من ئەمەی من نا
ئەمە تایبەتە بە کوردستان تایبەتە بە واقعی کوردستان و پێویستە لە ناو کابینەکەشە واقعی کوردستان وەکو خۆی وەربگیرێ لە هەر شوێنێکەوە واقعی کوردستان وەکو خۆی وەرنەگیرا بێ دڵنیا بە هەرێمی کوردستان ڕوبەڕووی هین بۆتەوە دۆخی نەخوازراو بۆتەوە من پێم وایە کابینەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەوەی ئێستا دوو شتی تایە یەکێکیان پارتی بە جۆرێک لە جۆرەکان غەدر لە هاوپەیمانەکانیەکە ئەوەی کە شەریکن لەگەڵیا پارتی غەدریان لێکە بەڵێ حەقیان ئەخوا با بە زمانە ئامەکە باسیکەین هۆی هاوپەیمانەکان غەدر لە قسەکە تاواکەم ئەڵێ قسەکە ئەوەیە من پێم وایە پارتی غەدر لە شەریکەکانی ئەکا و غەدر لە ئەو منتیقانش ئەکا کە شەریکەکانی جێنفوسی شەریکەکانیەتی و ئەم حکوومەتە ئیئتلافیانە دەبوو بە جۆرێک بێ یعنی واقعی کوردستانی وەک خۆی لەبەر چاو بگیرێ و من ئەتوانم بڵێم یعنی لەم کابینەیە زیاتر ئەمە ڕەنگی دایەوە با بچمە سەر لایەنەکانی تریش ئەوانیش ئەلەوەش ئینسانە بێ وەک خۆی باسی بکە غەدرەکە لەوێ چییە غەدرەکەش لەوێ ئەوەیە کاکسیپان باسی کرد بێگومان ئەوانیش لە پای ئەو غەدرەیە یان جگە لەو غەدرەیە لە هەندێک بەرپرسیارەتی و لە هەندێک گرتنە ئەستۆی مەسئولیاتە بێگومان ئەوانیش کەم تەرخەمیان هەیە لە هەندێک حاڵەتە لە کابینەی پێشوشایانی ئەوانی برادەرەکانی ئێمەش لە گۆڕان ئێمە خۆشمانیانی واتە سەڕوفمانە کرد کە ئێمە بەشێک نین لەم کابینەیە یان لەم ئیئتلافی کە کابینەکەی لەسەر تەشکیل کراوە بێگومان یەکێتی و گۆڕانی ئێستاش بەشێک خۆیان بە بەشێک لە پێکێنەری کابینەکە لە هەندێک مواقعەوە خۆیان نابینن ئایا ئەمە خۆیان وا ئەیکەن یان کاردانەوەی بەرامبەر ئەو غەدرەی کە پارتی وتمان بە پارتی کاردانەوەی بەرامبەر ئەو غەدرەی لێ دەکرێت پارتیش ئەوان هاوپەیمانەکانیش غەدر لە پارتی ناکەن بۆ نمونە بە ئایا بۆ نمونە سەرۆک وەزیران هەر با بە سەراحەت چیەکەن مەسەلەن ئەوان سەرۆک وەزیران دەسەڵاتی لە سلێمانیا هەیە باشەکە کە سەرۆک وەزیران وڵی کاک مەسرور یعنی 4 ساڵە سەرۆکی حکوومەتە یەک جار هاتووتە سلێمانی من بینیوە لەوە گەرە وەکو دەسەڵات ئاخر کاکە خۆی گوت دوو زۆنی کاکە دوو زۆنە بەڵام ئەبێ کاک مەسرور پێش ئەوەی خەڵکی ئەوێ کاک مەسرور بەس کاکە هەمووی کاک مەسرور ڕووی دەم ناکە لە کاک مەسرور خەڵک داوای موچە لەو ناکە داوای خزمەت گوزاری لەو ناکە ئێکەواتە خەڵکی ئەو منتیقەیە باوەکو خۆی سەردان نا من باسی سەردان ناکەم سەردان بەشێکە لە گلەیەکان من پێم وایە خەڵکی ئەو منتیقەیە ئەحزابی ئەو منتیقەیە کێشیان لەگەڵ سەرۆکبوونی کاک مەسروران نییە هەمووی بە سەرۆکی خۆی ئەزانێ ئەوڵە کاکە تۆ سەرۆکی حکوومەتی منیشی بەڵام کێشەکە لێرەیە پارتی یان خودی کاک مەسرور خۆیان بە سەرۆکی ئەوێ نازانن ئەمە کێشەکەیە زۆر گلەیەکەشم باش لە هینەکە ئەوە بوو مەسەرەن ئێستا مامۆسای ناڕازی لەوێ هەیە باشە خۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ناتوانێت بچێت لەوێ 20 مامۆسای ناڕازی ببینێ و 700,000 مناڵی دەرەوەی قوتابخانەکان بگەڕێنێتەوە بۆ هین بۆ پێ دوایە ئەوێ سنوورێکە دەبێت لی گەڕی نابێ لی گەڕی واقعی با بڵێن هیچ دەستی سیاسی لە پشتەوە هەیە بابەت هیچ شتێک نییە لە کوردستانە دەستی سیاسی لە پشتنەوێت زۆر باشە گەیشت بۆ غەدر لە هاوپەیمانەکانتانەکەن کاکسیپان ئێمە ئەو پێمانەوە بە پێچەوانەوە برادرانی ئێمە کە لەگەڵمان لە حکوومەتن لە یەکەم ڕۆژ کە وعدیانداوە یان ڕێکەوتنیان واژوو کردووە لەگەڵ پارتی بەشدار بن لە حکوومەت بە هێزەوە پاڵپشتی لە حکوومەت بکەن بەڵام ئێمە غیر شتمان بینی ئێمە شتی ترمان بینی بەداخەوە ئەوەی کە لە کوردستان هەیە ڕەنگە لە کەم شوێنێتان بینی بۆ نمونە ئێمە بینیمان کە لە ئەو زۆنەی کاک بێستون باز دەکات هێزی حکوومەت دەسەڵاتی حکوومەت هەموو دەسەڵاتە جۆرە و جۆرەکانی حکوومەت بەکار دەهێنرێتەوە دەهێنرایەوە با باشترە شتەکان گەورەتر نەکەین بە ئاراستەیەکی باشتر بچین نەبوودواوە دەسەڵاتی حکوومەت بەکار دەهێنرا بۆ لێدان لە حکوومەت بۆ زەعیفکردنی بە حکوومەت کاتەوێ بڵێ دەسەڵاتی نیە حکوومەت لەوێ طبعا حکوومەتی هەرێم لە سلەیمانی حزبێکی معەن دەسەڵاتی هەیە ئێمە ڕاگەاندن نادەبینین ئەمڕۆ سەرۆکی کاک پاڤڵ با باشتر وای ناوی بڵێ ئەمڕۆ بەرز کاک پاڤڵ فلان پرۆژەی دانا فلان شتی کردیان فلان قەراریدا فلانیدا دا بخات ئەمە ئیشی حکوومەتە ئیشی کاک پاڤڵ نییە بڕیار بداتن نازانم ئەوەی شوێنی خواردنەوەی مەشروب وشتیوا بووە بزانم بڕیاریدا دا بخە ئەمە ئیشی حکوومەتە وەزیری ناوخوایە دەکرێت قەرار بدا لەوێ جێبەجێ بکەن ئەسەن بە کاک قوبات قەرار بدا خۆ برای کاک پاڤڵە بەڵام جێگی وەزیفەیەکی حکومی هەیە با جێگیری سەرۆکی حکوومەت بڕیار بدا با فکرەکەی کاک پاڤڵ بێ بەس با کاک قوبات بڕیارەکە بدا باس حکوومەت ببێتە حکوومەتێکی یەکگرتووی جوان لە هەموو لایەنە یەکێک لە کێشەکانی گەورە لە
کە ئەم لەو بابەتەدا ئەوە بوو حکو ئەنجومەنی وەزیران بڕیاریدا دوو هێزی مشتەرەک لە وەزارەتی ناوخۆ پێشمەرگە پێک بێنێ کە چاودێری و ئیدارەی ڕێگری لە قاچاق لە خاڵە سنووریەکان بکەن لە ئیبراهیم خەلیل و لە حاجومەران بگرێت تا هەموو هێلە سنوورەکانی سلێمانی باشمەغامانە برادرانی یەکێتی بە هیچ نەوعێت قبولی ئەو نەکرد. پێویستێکی خۆی وەڵام داتەوە چونکە ئەمەیە مەسەلەکە کە بابچینە سەر ئەمانە بابەتێکی وای خۆمان کردووە چکەوە. کە ئێمە بڵین ئەمە بە هاوپەیمانەکانمان لە زۆر قۆنەخ پشت لە ئێمە دەکەن. کاک مەسرور جەنابیان جێگیری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە. پارتی دیموکراتی کوردستان وەکو یەکەم گەورەترین حزبی کوردستان و عێراق بە هەموو قووەتێکیەوە لە پشتی حکوومەتی کاک مەسرور و ئەم کابینەی نوێم و کابینەکانی پێشتریش وەساوەتەوە. بەڵام بە دوای پارتیدا یەکێتی دووەم گەورەترین هێزە. خۆ کاک قوبادیش ئەمڕۆ بەرپرسی سکرتاریەتی مامجەلالە ئەندام مەکتەب سیاسیە برای سەرۆکی یەکێتیە بەڵام حزبەکە پاڵپشتی لە حکوومەت و لە کابینەی نوێم ناکە. گۆڕانیش ڕێژەیە بەڵام بەراورد بە یەکەتی جیاوازێکی زۆری هەیە هەر هیچ نەبێ لە کاتێکدا کە مەوزوعی موازنە لە گۆڕێدا بوو مفاوزات لە بیندا بوو گۆڕان شاندەکەی بەجێ نەژ ناڵێن پارتیە ئەمە حکوومەت تەخوا ملکی کەس نییە ڕاستە جەنابی سەرۆک وەزیران پارتیە بەڵام حکوومەتەکە پارتی نییە حکوومەتە حکوومەتێکی حکومیەوی هەموو گەلە. زۆر باشە با بسمە لای کاک بێستون لە پەیوەندی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و بەغداوە باشە ئەوەی بەغدا بەرامبەر بە هەرێمی کوردستانێکا چییە؟ من ئەلەوەیە یعنی ڕێی ڕەنگە جیاوازترم هەبێت لە برادەکانی خۆم کە لە دەرەوەی هینین من بۆ خۆم پێم وایە دوولایەنەیە بۆ مطلقیە ناڵێم هەمووی خەتای هەرێمی کوردستان من پێم وایە لە بەغاوە ئاراستەیەک هەیە جیاواز لە ئاراستەکانی پێشووی سیاسیەکانی عێراق جیلێکی سیاسی تازە لە عێراق پێیا بوون توندن ئەوان ئەم جیلە سیاسیە یعنی ڕەنگە جیاواز بن لە جیلەکەی حەکیم و عادل عەبدولمەهدی و جەعفەری و نازانم کیوشەوەمان بۆیە تێڕوانینێک لە عێراقەوە هەیە کە ئەیەوێ هەر چۆنێک بێ یعنی ئەم کیانە بە جۆرێک لە جۆرەکان بە زیادە ئەزانن ئەم کیانە بە جۆرێک لە جۆرەکان بە خاوەن هەیمەنە و هەندێک دەسەڵات ئەزانن کە پێیان سەیر و ئەوانەیە بۆیە من بۆ خۆم پێم وایە لەم مەوزوعەیە کە هەرێمی کوردستان چەند کەم تەرخەم بێ حکوومەتی عێراقیش کەم تەرخەمە یعنی تەنها یەکلایەنە نییە بەلای منەوە من حکوومەتی هەرێمی کوردستان کەم تەرخەمە زانم بەڵام حکوومەتی عێراقیش ئەمە شتێکم لەسەر رووسی ئەوانیان جنێ و پێدام بە پەلە سڕیمەوە لە فەیسبوک کارێکم نووسی لەسەرەوەی کە حکوومەتی عێراقیش بەرپرسە لەمەیە بێگومان بەرپرسە ئێستا حکوومەتی عێراق هەرێمی کوردستان کاکە هەموو شتێگەڵی ئەوە حکوومەتی عێراق یعنی هەستەکەی مثلەن یاریەک ئەکا یاریەک لە ناو حکوومەتی عێراق لە ناو ئەنجومەنی وەزیران لە ناو لایەنە سیاسیەکانە بەرامبەر بە مۆزوعی موچۆ ئەوانە هەیە یعنی ئەبێ ئەمە وەکو خۆی ببینی ئینسان نابێ تەنها یەک دیوی ڕووداوەکە ببینێ من بۆ خۆم قەناعەتم وایە هەرێمی کوردستان کەم تەرخەمە ئەوە پێویست ناکە هەزار جارمان باس کردووە بەرپرسیارەتی هەیە چی هەیە دەبوو چی بکە و دەبوو چی نەکە بەڵام لە بەرامبەر عێراقیش یعنی ئەو عێراقە نییە کە ئێمەمانان زوو پێمان وە تەنانەت وای لێ کردووە هەندێک جار شارەکان خەمی یەکتریان نییە بەڵێ ئەو بردومانەی کە کرایە سەر هەولێر حەقوا بوو با بڵێن خۆپشاندانێک لە سلێمانی بکرا بووە بۆ خۆپشاندانە خکە مناڵ کراوەتە قوربانی بەڵام ململانی حزبی وای کردووە یعنی ئەوە باوە نەکەین نەکەم ڕابکە ئەو ململانی حزبی وای کردووە هەریکە دابشکاری لەبینی شارەکان ڕاستە ئەگەنا ئەو ماڵەی کە لە هەولێر بردومان ئەکرێ هیچ فەرقی نیە لەبەلای منەوە لەگەڵ ماڵێکی گەرمیانی کەسیمە سلێمانی حزبەکان وای کردووە خراپە ڕاست باشە زۆر داوایان کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان کەم تەرخەمە بەرامبەر بە حکوومەتی فیدرالی نەوتڕا دەست ناکە ئیلتیزامات بەرامبەر بە حکوومەتی فیدرالی ناکە ئیتیفاق بکە ئەوەی کە من بیستمە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو شتێکمان کرد بەرامبەر بە بەغدا بەڵام ئەوان ئیلتیزام ناکەن کاتێک کە هەرێمی کوردستان قوتی هەبوو طبعا 4-5 ساڵی پێش ئێستا و پێش تقریبا لە سەروبەندی ڕیفراندۆم و پێش ڕیفراندۆمە حکوومەتی هەرێمی کوردستان لە قوتێکی عجیبا بوو بەرامبەر بە بەغا دوایی حکوومەتی هەرێمی کوردستان کە وردە نەوتی لە دەستدا و ئەوانەی لە دەستدا ئێمەمانان پێمان وا بوو پێش لە دەستدانی ئەم بابەتانە ئەبوو ئیتیفاق لەگەڵ حکوومەتی عێراق بکرێت من بۆ خۆم لەو سەردەمەیە کاکسیپان پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان کەم تەرخەم لەو سەردەمەیە لە 25 ساڵی ڕابردوو ناوتڕاییە لە مانگی دوودا مەسوەدەی موازنەی 2345 حکوومەتی عێراق دەرچوو
یعنی تقریبا مانگێک و بەر لە ڕاگررتنی ناوتی هەرێمی کوردستان اتفاق لەسەر مەلەفی نەوت کراوە یعنی پێشەوە بە ویژدانەوە دەڵێم من بەرنامەی تەلەڤیزیونیم هەیە کە باسم لەو مۆزوعی اتفاقی نەوتیش کردووە کە بەر لەوەی نەوتی هەرێمی کوردستان ڕابگەین من بەرپرسیارێکەکە وەکو خۆی بە قەناعەتی خۆم وەکو ئەوەی کە ئەیبینم و ئەیزانم و لە پێش چاومە بەشێک لە بەرپرسیارەتەکە لەسەر هەرێمی کوردستانە لە مەرحەلەیەکی زەمەنیە لە 2014 دوای ئەوە وردە کە داعش دێ وەزعی کوردستان باش ئەبێ وەزعی کوردستان مەبەستم قووەتی کە عێراقەکەوێتە ئەو دۆخەوە من لەو سەردەمەیە هەرێمی کوردستان بە مقصر ئەزانم کە لە عێراق دوور ئەکەوتەوە بەڵام ئێستا من ناتوانم بڵێم عێراق خەتایەتیانی جەناب ساڵی 2015 و 16 ئەندامی پەرلەمانوی بیرم نایەتەوە لە فترەکە بەڵام ڕێککەوتنی لەژێر چاودێری UN لە بینی حکوومەتی ئەو سەردەمی عەبادی بوو ڕێککەوتنێک لە بینی هەولێر و بەغدا کرا لەسەر مەلەفی ڕادستکردنی و 3 مانگیش ڕادست کرا بەڵام ئەو پارەیە یان موازنەی کە حکوومەتی فدرالی بۆ هەرێمی کوردستانی نارد کەمتر بوو لەو داهاتەی کە هەرێم خۆی نەوتی خۆی بەڵگەوە با پێت بڵێ ئەزانی هەردوو لا پێویستیان بە یەک نەبوو یعنی هەم هەرێمی کوردستان بەهێز بوو هەم عێراقیش بڵێ با باسی ئەمڕۆ بکەین چەندین میدیا و کەس دەبینم پەرلەمانتاری جەوین دەڵێن نەوت ڕادست نەکراوە من ئەمڕۆ پێ دەڵێم حکوومەتی عێراق مقصرە زۆریش مقصرە من حکوومەتی عێراق ئەمڕۆ زۆر یعنی هەرێمی کوردستان بە مقصر بزانم بەغاز بە مقصر زانم چۆن کاک بێستون ئەوەی کە کاتێکتان نیە بەرامبەر بەغدا بەکاری بهێنن حتما کارتەیە ئێمە ئەی بۆ بەکاری نایێن زانی کاک بێستون باشتت پێ بڵێ کورد وتنی ئەو گرەیەی بەدەست ئەکرێتەوە مەیدەنە بەردەدان ئێمە خەریکین گرەکان هەتا بەخۆشی و بەدەست ئەکرێتەوە بە تەفاهم سەرۆک وەزیران لەسەر خەتە هەندێک سەرۆک وەزیرانی فدرالی مەبەستم هەندێک لانی عێراقی لەسەر خەتن کە موازنە تعدیل بکرێ ئەگەرنا ئەم هەرێمە بەو عێراقی ئێستا دروست نەبووە کە بەوان لەناو بچێت هەمومان دەزانین ڕاستە سیغەیەکی دەستوری لە دەستوری 2005 وەرگرتووە بەڵام بەر لەوەی ئەمانە بێنە حکومون لە سەردەمی سەدامیشدا ئەو هەرێمە هەبووە بە هەمان حکوومەت بە پەرلەمان بەدەسەڵات دوو ئێمە مەوزوعی لەوانەیە هەندێک کاڵفام ئەمڕ لە بەغدا هەبن وا بیر بکەنەوە هەرێم وا بەسانەی تێک دەچێ هەرێم بەسانەی دروست نەبووە بەسانەی تێک بچێ مەوزوعی موچە و بودجە حتما زۆر شت دەکرێت تعدیلاتی موازنە زۆر مهمە بکرێت ئەو غەدرەی کە لە هەرێمی کوردستان لە وڵات دەکرێت على الأكثر دەکرێت بەڵام ماهیەتی پێکهاتەی تعدیلەکە ڕۆڵێکی زۆر باش دەبینێ بۆ نمونە مەسەلەی ئینفاقی فعلی هەیە کە غەدرێکی زۆر زەقە لە خەڵکی کوردستان کراوە هاوڵاتیانی کوردستانی 7 تریلیۆن دەبێ ئەمساڵ نەخۆی هەر ئەگەر لە ڕقەمەکانیش وەلاوە بنین لە فەلسەفەیەکەیەوە سەیری بکەین ئەم کەلیمەی ئینفاقی فعلی تاکێکی کوردی کردووە هاوڵاتی دەرەجە دوی عێراق و هەروەها تاکێکی کورد یان لەوانە عەرەبیش بێ بەڵام لە هەرێم نیشتە جێبێ هاوڵاتیەکی هەرێم ئەم مستەلەحە باشترە بڵین هاوڵاتیەکی هەرێمی کردووەتە پاشکۆی هاوڵاتیەکی تری محافظانی عێراق ئەمەش پێچەوانەی مادەی 14 دەستوری عێراقی کە هەموو عێراقیەکان یەکسانن بەرامبەر پەسەندکردنی بودجێ ئەندامانی کورد لەوێ بوون زورینە قەراری داخۆ ئەمە کەمینەیت بە هەموو کردەوە ئێمە خاوەنی 63 کورسی ئەگەر کاک فاروقیش حساب بکەین کە مەسیحی ئەو 60 سوورە یەک بوون نەخێریەک نەبوون من پێشتر دڵنیام لەوەش یەک نەبوونە من هەموو ئیشارەتم پێدا ئەوانە شەبە بێ کورد هەر تێنە پەڕێنراوێ بەڵام زانیان نێوە پەرتەوازن بۆ ئەوانیشتیان موازنە کارەساتێکی گەورەیە لە دژی تاک بە تاکی هەرێمی کوردستان بەکارهاتووە زەرەرمەند تێدا یەک بەیەکی هاوڵاتیانن خانەنشینن مامۆستایانن موچەخۆرانن منداڵێکی سادە پەکەوتووە یعنی هەمویان زەرەرمەندن بە یەکسانی لەو باڵدۆخەدا بیدەمە کاک بێست چەندە ماوە دوو خولەکەم ماوە ئەوڵە یەک خوڵای کاک محەممەد نەعاداڵەتی ئەو هەموو هەڕەشەیە کە لەسەر هەرێمی کوردستانە هەن بەبێت تەجروبەی خۆتانە باشە پێتان وایە ئەم حیزبانە دەرسێکیان وەرگرت بێ یەکگرتوو بن بەرامبەر بە هەموو ئەو هەرشانێک کە وەڵاهی هەڕەشە هەیە بێگومان هەر ئەو درۆنەی ئەم شەوی ڕابردوو بەداخەوە بخۆی هەڕەشەی گەورەیە ئەوانی پێشووتریش مەسەلەن ئەو ڕووداوانی کە لە منتەکەیە هەن لە عێراق بێگومان یەکگرتووی لایەنە سیاسیەکان یەکدەنگی لایەنە سیاسیەکان لە ڕاستیە زامنی
یەکەم و لە پێشینەی پاراستنی هەرێمی ئەوە هەمومان ئەزانین ئەویان بەڵام ئایا ئەوان دڵڕاوەکەن و ئەیکەن جاوەڵاهی ئیتر خۆ من لە مرکزی قەراری هیچێکی کانانیمەوە ئەوەی کە تۆی بینی واللهی ئەوەی ئەیبینم با ڕژبی نەبم بە ئومێدم بە هیوام یعنی نزیک ببنەوە هەندێک هەرێکە لە هینی خۆی دابەزێت و بێتە خوارەوە پێم وایە ڕێکەوتن شتێکی ئەوەندە قورس نییە ئەگەر ئیرادەیەکی جدی هەبێ و یعنی من تەمەناکەم ئیتر خەڵکی کوردستان ماندووە بڕابکە من کە هاتم بۆم بەرنامەیە هەر لە خۆمە ینی چی بڵێم مەسەلەن چوزانم خەڵک ئەوە وەزعەتی موچە نییە ئەوە چوزانم درۆن لەولاوە دێ چۆن شتێک بڵێ دڵی خەڵک خۆشکی بۆیە دوو دێر ئەڵێم پێشەوەی کۆتایی پێبێنی تەمەناکەم هێزە سیاسەکان بەسەی ترکاکە خۆ 40-50 ساڵە بە تایبەت یەکێتی و پارتی شەڕیەکەکەن و کەسیان کەسیان پێتاو نەکرا بۆ واقعەکەش لە کوردستانە ئاوایە واقعەکە خۆی لەبەر چاو بگرن و ئەگەر نەرمی بۆ یەک بنوێنن خەڵک ئیسیفادا کات دووەمیشیان لەسەر مەسەلەی ئەو پارەیە جارێکی تر ئەیڵێم هەر کەسێک هێناوێتی هەر کەسێک خۆی بە خاوەنی ئەزانێ من دەستی ماچەکەم کە جارێکی تر و مانگی داهاتوش بێنێتەوە بیدا دەستخۆش موچەی خەڵکی کوردستان دەستخۆش سپاس بۆ بیستون فایق ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان کە لەگەڵمان بووی سپاس بۆ سپان عزیز ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی پارتی کە لەگەڵمان بووی زۆر سپاس دەستان خۆش بێ زۆر سپاس بەخێر سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون هەر لە خۆشی دابن.